درباره سردان ویشاندا کوژ جنو لاوین یکدیا کردستانی دموکراتی کردستان پیک هاتیه بو منگولیا برز خاتون که جان محمد برپرسا پیوندین یکدیا لاوین کردستانی حل ل منگولیا لگل مدمه خاتون که جان دمه باش او چه جوره کنفرانسه که و چه تعداد گوتو بیش کرن؟ ام کاتی برایستان باش بید طبعا کنفرانسی نودولتی پارت سیاسی کانی آسیا که لسال 2023 یا خود بلی بریاری لیدر لولاتی فلیپین یکی که لو استیجانی یا خود لمر خم خواردن بو لولاتان آسیا لروی کمالاتی لروی عبوری لروی امنی استیجک بو پارت سیاسی کانی آسیا درست کرد تاکو دیدار و فرمو لروی دیدار و لروی کنفرانسات و لمیتینی جواز و لیکتیگیشتنی ورد یان هبد لسر بواری عبوری بواری امنی بواری کلتوری پرپدان بتوانا و برو پیشونی لاوانیان لآسیا و آفرتانیان و تادوایی امش وکو پارتی دموکراتی کردستان که ل 2012 و 2013 بشکین لم لعکاب بجوری جواز بجداری و بوفدی جواز بجداری دیدار و کنفرانسات و میتینه کانی ام عکاب کینو ام دیدارانه وکو درفتک ابینین تاکو بتوانین لري ام دیدارانه و لري ام کنفرانساتانه و تنسيق و كونكشن لبيني جلاني جواز بارت جواز كان ولات جواز كان ل آسيا دروس كينو بتوانين بارتيا كان لروي جنان واللاوانه يعني بلين ما بس ما وياك بشريه ولا كونفرانس هذا دسر تشبنجهك بويا ايوا دتوانن چه یکتر گوارتنک دن نیوان خو شاندکانی دیگه بکن لو کنفرانس هذا. بله هر دو سال جارێک یەکێک لەو کۆنفرانسانەی کە عقب گرنگێکی زۆر تایبەتی پێیات دیداری یاخود بڵێ کۆنفرانسی لاوان و ئافرەتانە ئەم دیداری ئەم ساڵ کە دو ساڵی ڕابردوو بە هۆی کۆڤیدەوە بە هۆی پەتای کۆرۆناوە دواخرا پۆسپۆند کرا کە هەروە بڕیار بوو ئەو کاتیش کە لە وڵاتی مەنگۆلیا بکرێت یەکێکە لەو دیدارانی کە بە هەندوو بەگرینیەوە لەسەر ئاستی هەموو پارتە سیاسیەکان و وڵاتەکان سیر ئەکرێت ئەویش لەبەر ئەوەی کە هەمومان ئەزانین کە داهاتووی لاوانە و هێزی ئافرەتانیش هاوشان لەگەڵ هێزی پیاوانە لە ئێستا و لە دنیای مۆدێرنا هەم گرنگێکی زۆری پێئیرێت و هەم پێویستێکی زۆریشە لەبەر ئەوە ئەم لەم دیدارەیە کە وەک جەنابیشت ئاماژەو پێەیە ماوەی چەند ڕۆژێک ئەخایانێک و بە ئەجەندای جیاواز ئێمە لەم دیدارەیە یاخود لەم کۆنفرانسەیە بەشدارین دید و بیر و بۆچوونی لاوانی ئەو پارتانی کە بەشدارن لە کۆنفرانسەکەیە ئەخرێتە ڕوو لەڕێی گوتارەوە و لەڕێی دانیشتن و میتینیشەوە ئێمە وەکو وەفدی پارتی دموکراتی کوردستان لاوان و ئافرەتانیشمان چەندین لەو سێکشنانە یاخود بڵێ بەپی ئەجندای ئەو کۆنفرانسا کە دانرابوو بەدەر لەوەی کە گوتارمان هەبوو هەم وەکو لاوان هەم وەکو ئافرەتان دیداری تاکتاکیشمان لەگەڵ بەشێک لە نوێنەرانی وڵاتەکانە هەبوو. باشە خاتو کێژان لە کوردستان بەس شاندی بڵێن لاوان و ژنانی پارتی دموکراتی کوردستان تێدا بەشدارە یان شاندی پارتیەکانی دیکەش هەن؟ لە ڕاستیە بەس پارتی دموکراتی کوردستان تێدا بەشدارە بەڵام لەناو عێراقا کۆمەڵێک پارتی سیاسی هەن کە بە بەردەوامی هەم ئەنجامن لەناو ئەم دیدارانەیە و دعوەتنامەشیان بۆ ئەچێت بەڵام تا ئێستا ئەمریکا کۆنفرانسی پێشووتریشان لاوان و ئافرەتان کە لە باکوو بەسرا لە 2019 هەر تەنیا پارتی دموکراتی کوردستان شاندی لاوان و ئافرەتانی نردبوو. ئەم کۆنفرانسە کە دو ساڵ جارێک بڕێوێتە هەموو جارێ بەس لە مانگۆلیایە یان دەگۆڕێت؟ بەڵێ نەخێر هەر ساڵە و لە وڵاتێک ئەکرێت هەر ساڵە و لە شوێنێکی جیاواز ئەکرێت زۆر بەکەم وڵاتەکە دووبارە ئەبێتەوە ئەو وڵاتی کە هەڵ ئەستێت بەوەی کە میوانداری کۆنفرانسەکە بکات کۆنفرانسەکە کە لە ئێستا ئێمە تۆرمان لاوان و ئافرەتانە کۆنفرانسی پێش ئەمە وەک ئاماژەم پێیا لە باکوو بوو کۆنفرانسی پێشووتری لە وڵاتێکی تری ئاسیایی بوو داهاتووش کە لە ئێستا بڕیاری لێ نایرێت بەڵام
لە ماوەیەکی نزیکە کاتێککە کۆمیتی میتینیان دائنێن بڕیار لەوە ئەیرێت کێ پرۆپۆزەڵی تەقدیم کردو لە چ وڵاتێک کۆنفرانسی داهاتوو ئەنجام بدرێت. یەک پرسیاری دیکە خاتوکێژان یعنی ئەو پارتیەکانی کە بڵێن داواتنامە بۆیان دێت لەسەر چ بنگێک ئەو داواتنامەکان دەنێرێت یعنی لە ڕووی ئیدۆلۆژیاوە نێزیکی یەکترن ئەو پارتیەکان یان چۆنە ینی نێزیک بوونەوەیان لەلایەن سیاسەتەوە سیاسەتی پارتیەکان مەبەست. بەڵێ یەکێک لەو خاڵانی کە ئاکە بجێ ئاکاتەوە لە زۆر لە با بڵێم کۆنفرانسات و دیدار و میتینەکانی تر ئەوەیە کە هیچ ئایدۆلۆژیەک هیچ ئاینێک هیچ با بڵێم پرۆژەیەکی پارتە سیاسیەکان یەکتر گیان ناکاتەوە لە کۆمونیستەوە بۆ وڵاتە ئیسلامیەکان بۆ وڵاتانی کە دیموکراتن بۆ سۆشیاڵەکان ئەو پارتە سیاسانی کە سۆشیال دیموکراتن و تا دوایی تایە بەشدارە ئەم دەلیگەیشنانی کە لەگەڵ ئێمەیە بەشدارن دلیگەیشنی جۆرا و جۆرن لە ئایدۆلۆژی پارتی سیاسی جیاواز و وڵاتی لە ڕووی ئاین و لە ڕووی کولتور و لە ڕووی با بڵێن دید و بیر و بۆچوونی جیاوازەوە تایە بەشدارە. گەلێک سپاس بۆ خاتون کەژان محەممەد بەرپرسا پەیوەندیەکێتیا لاوێن کوردستانی گۆ لە مەنگۆلیا گەلمە بووی سپاس.